خۆتان زانجەوە کە گەرمە دێنە دەوزێلۆ خۆ فێنکردنەوەی لۆ ماسی گرتن و جەوەکەی بەسە دەبین ماسی لێرە واللهی لیت یاکەم کەمەی لێ زێ لەگە جێ فەرقی هەندە جێ ماسی زۆرە هەیە کەمە و هەم زیاتر لۆ وەختەکەی وەختەکە بەچ ماسی دەگرێت وڵا زیاتر بە تۆڕی تاین تەرعی لێدە یان قولابە لۆ خۆت جەوەکی وەگری دادەنیشی لە جێەوە بە قولابی دەگری یان جارێ مەسەلەن دێن ڤیددیۆی دەکەی سناپە خەڵک دێلەوە سناپی لۆ تیکتۆکە ڤیددیۆی دەکا ئەکتیڤ زەیە هەر ڤیددیۆکی لێدانێ لە فۆریە لە تیکتۆکی ئەو زێت داناوە ئاکتیڤ یەک دنیام دانە هەبڕۆ ناو پرۆفالم سێ بەشی ڤیددیۆکانم ئیدەوزێ هەمووشی لە فۆریە زۆرترین بینەرهی هەبوو کامە ڤیددیۆ بۆکە لە قورآن ڤیددیۆکم لە لای سەرەوەی زەیدانە تقریبەنها نێزیکی ملیۆنێک ڤیو بووە بۆ ئەو نەبووە بەس پۆستەکان بە ئام 100کەی 200کەی 300 لە فۆر و هەری دەوزێدانەی من لە فۆریە مادەمە لێ دوانەی مەش دەبی بینەری زێر ئەوەیان ئەوە دەی بڕوە لەک نەخۆشم دادەنێمەوە خەم نەبی مەلەوانی الحەمدولیلا مەلەوانیمان باشەمە بەعام لە گچکاتیوە فێریان کردین بەس یەک شتێ خەڵک کە دێتە ئێرانە ینی بەجددی قەرەباڵغا قەدری جێیەکەی بگرن باشە نمونە مەسەن ئێستا ژینگانە بەعام تەمەشا دەکەی پیسە ئەو دیکۆرە جوانە ینی گونا ئەناشرین بکرێتن بە پیسی و بە شتانە ئالاگەچی دەینی ژینگەکەی بپارێزی بەخاوێنی یان ئەوانی مەلەوانی نەزیاتر شارەزای جێیەکەی نینە ینی بزانیان لەگە کەسە شارەزا بنیان لە خۆیان و یەکسەرە خۆیان لە ئاوەکەی نەدەن.